هەڵەبجەم و بەرنامەیەکی تایبەتان پێشکەش دەکەم. وتی باوکێکیان دەخۆ دەرودراوسەکەم کەس ڕای نەکردو منیش بۆچی ڕاکەم خۆ من لەوان زیاتر نیم منیش ئاوڕم نایەوە وتم برانگیان شاد خۆت خۆش. لێرە بۆ ڕوون دەبێتەوە کە تاوانکاریەک لە هەڵەبجە ڕوویداوە. دۆزینەوەی ژیان لە دوای لە دەستدانی کەسوکار تۆزێ ئاسان نیە. من بە بارودۆخی ماڵی خۆمانم نەزانی بوو کە دایکم دوو خوشکم دوو برام و خێزانەکەی خۆم شەهید بوون ئێمە سووتان خەڵک گەرمی بوویەوە. لا شاری ژیانەوە سڵاوتان لەبێ و کاتتان باش لە هەڵەبجەم و بەرنامەیەکی تایبەتان پێشکەش دەکەم. بەرنامەم جارم پەیوەستە بە 16/1970 بە دیاریکراوی لەو ڕۆژەدا ڕژێمی ڕووخاوی پێشووی عێراق ئەم شاری بۆردومان کرد کە بەهۆیەوە زیاتر لە 5,000 کەس شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسی دیکەش بریندار بوون. بەڵام سەرباری ئەو زوڵمەی لەم شارە و لە خەڵکەکەی کرا ئێستا ئەم خەڵکە و شارەکەی بوونەتە سیمبولی بەرگری و ژیانەوە و ئاشتی و پڕ بە گەروی کردەوەکانیان هاوار دەکەن. بەردەوامی لە ژیانکردن و بەڵێن بێت بەردەوامی بدەین بەم ژیانکردنە و بۆنێکی دیکە بدەین بەم شارە. ئێستا لە مۆنومنتی گۆڕستانی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەم چیرۆکی کەسێک گوێبیست دەبین کە لە کاتی کیمیابارانکردنی هەڵەبجەدا لە ناو هەڵەبجەدا بوو خۆشبەختانە ڕزگاری بوو. لەو کیمیابارانکردنەدا 27 کەس بە دیاریکراوی لە بنەماڵەکەی شەهید بوون. بەڵام سەرباری ئەو بارە قورسە توانیوێتی بەسەر ئاڵنگاریەکاندا زاڵ بێت و هاوسەرگیری بکە. هاوکات خێزانەکەشی وەکو یەکێک لە بنەماڵە دیاریکراوەکان دەستنیشان کراون کە بنەماڵەیەکی بەختەوەر دەستنیشان کراون. ئێستا چرۆ تەیبمان لەگەڵایەکە خۆی یەکێک بۆ لەو کەسانەی لە کاتی کیمیابارانەکەیە وجودیە بوو. چرۆخان سڵاو لێبێ و ئەم کاتە باش یادارم زۆر باش بێ. تەندروستی جەنابتان باشە؟ هەر باش بێ. چرۆخان باسێکی کاتی کیمیابارانەکەمان بکەڵ بەد لای جەنابشت ڕوونە و کاتە ساڵی 1970 ئەم ناوچەیە کیمیاباران کرا پێم خۆشە لە ساری جەنابتەوە کە شاید حاڵێکی و کاتەی باسێکی کورتی ئەو کاتەمان بۆ کە بزانین چۆن ئەو کارە ساتە ڕوویدا. خۆی لە سیانزەی سێوە با بڵین بردومان دەست پێ کرد. ئێران هجوومی هێنا بۆ هەڵەبجە و باسیش بە تۆپ و تەیارە و هاوان و ئەمانە بە هجوومی ڕەدیایەوە هجوومی بۆ ئەوانە بر. ئیتر ئەوە بوو ماڵەکان لە حیبەتی تۆپ و تەیارە و ڕۆشتنە ژێرزەمینەکانەوە با بڵین ئەو کاتە چونکە هەر شەڕی ئێران و عێراق هەبوو لە هەموو گەڕێکێکە ژێرخانێک هەبوو بۆ پاراستنی بڵین هاوڵاتیان بۆ ئەوەی کە دوور بن لە قەسب و تۆپ و تەیارەوە هەر دەست ئەکرا بە قەسب ڕۆشنە ناو ژێرزەمینەکانەوە لەوێ خۆیانیان حەشارەیە. لە کۆڵانی ئێمەشا ژێرزەمینێک هەبوو ئیتر ئەو ماڵانە هەر هەمووی ئەڕۆشنە ناو ژێرزەمینەکەەوە. بەڵام شەوێک پێش با بڵین کارە ساتەکە وەک چۆنەڵی وەک شەو نشینی و میوانی ئێمە ڕۆشتین بۆ ماڵی باپیرم. عادەتەن مناڵیش کە ئەچێتە ماڵی باپیر تۆزێ زیاتر حەزی هۆگری چەند ساڵ 10 ساڵ دەست بۆ 11 کە ڕۆشتم وتم نایەمەوە ئەم شەو لێرە بوونایەمەوەی ترەوە بوو بەیانی قەسب و هجووم دەستی پێ کرد. ئیتر قەدەر وا بوو چۆنەڵی من ئەو دابڕانەکە دابڕین لە یەک هۆکارەکەی ئەوە بوو دوایە بەیانەکەی لە ژێرزەمینەکانە خۆمانمان شاردەوە خۆمانمان حەشاریە. دوایی لە مابینەکانە با بڵین بۆ ڕۆژی دواتر بڵین 2 ڕۆژماینەوە لە ژێرزەمینانی ئاهاتینە دەرەوە و ئەڕۆشتینەوە قەسبەکان بیناوبین ئەبوو. ڕۆشتین باپیرم وتی با بڕۆم باوکت و مناڵەکانیش بێنم هەمومان بەیەکەوە دەرچین لە ناو شار چووکە ئەڵێن هەڵەبجێ هەمووی ڕائەکا و چۆنەڵی دانیشتنتیان نییە و
دەرچین باشترە بۆ ئەوەی تووشی حاڵەتێک نەبی. بۆ باپیرمە ساڵ ڕۆژ بە شوێن باوکمان بە ڕەحمت بن ڕۆژ بە شوێن یاوتی با دەرچین لە شار ئەڵێن شار بە ئەمەل نایە و تۆپ و قەسف و ئەوەیە وتی میتر کە منی بینی هاتە خوارەوە و ملاولای ماچ کردم وتی وتم ڕۆڵێکیان بە شوێن ئێوە هاتووم مۆزە خراپە و با دەرچین بەرە و سلێمانی و ئەوانە دەرچین لە هەڵەبجا دەرچین وتی باوکێکیان دەخۆ دەرودراوسەکەم کەس ڕای نەکردو منش بۆچی ڕاکەم خۆ من لەوان زیاتر نیم وتم دەی کوڕمەگەر خۆت نایەی مناڵەکانتم پێ بە بابڕۆین لەبەرەوەی لە ئەو کاتەیە دایکم حامیلە بوو و مانگی خۆی بوو کاتی مناڵبوونیشی بوو. ماڵی باپیرت چەند نەفەر بوون کە لێ بوون؟ هەر ننکم و باپیرم بوو. یعنی خۆت بە تەنیا لێ؟ بەڵێ وتی لەبەرەوەی کە ننکم با بڵێن ئەو سەردەمە ژنانی ئەو سەردەمە هەنێکیان دەستی مامانیشانە بوو ننکم خۆی مامان بوو. ئیتوتی ئەگەر خۆت نایەی خێزانەکەت و مناڵەکانم بەرێ بابی بەم لەبەرەوەی خێزانەکەت کاتی مناڵبوونێتی با ئەگەر پێگیرا دایکە ئاگای لێبێش لە وەڵام با وتبووی بە باپیرم خۆ مناڵەکان لە خۆم زیاتر نی بەس وتی دەستی کرد بە باخەڵیا 25 ژیناری ئەو کاتەی یا پێم و ئەم لاولای ماچ کردم و تی باوکە گیان ئامانەتی تۆ چرۆ خەمی ئێمە و نەبێ بەس ئامانەتی تۆ چرۆ ئیتر کە هاتەوە وتی با بڕۆین ینی من نەم ئەزانی بڵێنەوە ئەزانی ئەوانش بە دوامانەوەن و ئەڕۆین و تر لەگەڵ بڵین گەڕێکی ماڵ باپیرما تقریبا دەوری 22 نەفەر لە جیبێکا بوو ینی ئەو کاتە خۆی جیبێک ئەو پەڕی 6 نەفەر ئەگرێت ینی کە ڕۆشین دەرچوین ئێمە لە ناو شار دەرچوین گەشتینە ئەو دیوی پردەکەی زەڵمەوە و تقریبا من دەدێ ڕۆشین گوێمان لە دەنگ و سەوتێک بوو وتیان پردەکەی زەڵم تەقیەوە ینی کە پردەکەی زەڵم تەقیەوەی ترکەین کەس نەیەتوانی ئەوەی لە ناو شار ما بووە نەیەتوانی بەرەو خوارەوە تانیز بۆ شو بێن بڵێن بۆ تەوێ بڕۆی بۆ سلێمانی بڕۆی بۆ سەی سایق بڕۆی یا بۆ بڵێنەوە کاتە مجەمەعی نەسر و اینجا عربەت و ئەوانە هەبوو ینی تۆ ئەوە بوو لە هەڵەبجە دەرچیت ئیترەوە بوو ئێمە دەرچوین ڕۆشتین بۆ ماڵی پورێکم لە مجەمەعی نەسر بوون خوشکی باوکم ڕۆشتینە ئەوێ بۆ ماڵی ئەوان ئیتر ئەو دابڕانە بە داخەوە کە دابڕین لێک تا تو ئاگادار نەبووی کە ئەوان وەکو ئەوەی کە لەگەڵیان نانەبووم بەڵامەکو وەکو کەسە نزیکەکانم کە بەسەر هاتەکەیان بۆ گێڕاومەتەوە کە ئەوان لە ژێرخانەکەیا بوون و گەڕێکی خۆمانە کە ناپاڵمێک لە گەڕێکی خۆمانیاوە چیمەنی خوشکم برینارە بێ پارچەیەکە چێتە ناو زەمینەکە و لە باوکم بە ڕەحمەت بێ پشتێنەکەی خۆی کاتەوە و پارچێک لە پشتێنەکەی سەری چیمەنی بڵێن ئەی سووتێنێ پێڵێن بۆ سوبا بڵین بۆی خوێنەکەی بۆ سێتەوە ئەڵێ بە سەری چیمەنی پێتیمان بکەم جا باوکم زۆر کەسێکی عاتفی زۆریش بەڕەحم بوو ینی تەسەوری ناکەی تەنانەت بۆ دەرودراوسێش زۆر کەسێکی عاتفی بوو نەجا بۆی بە جەری خۆی بێکە چیمەنی بینی بوو بۆ خوێنەوە زۆر ناڕەحەت بوو بۆ ئەمانە هەوڵی یا بووی تر هات بێتە دەرەوە لە ڕاکە بڵین ماڵی مامی باوکمان ئەوانیش لەوێ بوون ومانە مامۆژنی باوکم ئەڵێ کوڕم بۆ کوێ ئەڕۆی دەرەوە کەیکە کەڵکی ئەوەیە قەسفە و تەیارەیەوە ناپاڵمە و ئەڵێ جاخۆ ئەگەر بمرین لێرا کەس پێمان نازانێت لە کۆڵانەکان بمرین بەس نییە خەڵک ئەمان شارێتەوە ئیتر جا کۆڵانی ئێمە با بڵین لە سەرتاوە کە داغڵەبی تۆزێ بەرپانە ئەچیتە ناو کۆڵانەکەەوە ئەبێتەوە بە دوو کۆڵان کە باوکم بە ڕەحمەت بێت نازان بەم دیوان ئاڕوایا بۆ دیوان ئاڕوا کە ئەڕوا بۆ دیوە ئەزانی ئەوانشی لەگەڵایە مناڵەکان و دایکیشم بەم دیوە ئەڕۆن ینیتر لاەن لەو کاتەیە باوکم هەتا ئەگاتە بەردەم خەسخانەی ئەنە بۆ ئەزانێ مناڵەکانی بەدواوەی لە بەردەمی خەسخانەی ئەنە بە شەکەتە بێ و مانەوە بێ و ڕائەکە و هۆشێکی بەبەرایەتەوە اینجا ئەزانێت کە لاکاتەوە ئاوڕێاتەوە سیرەکە بەس تەنها دڵشادی بە باوەشەوەی دڵشادیش بەداخ بەڵێ دڵشادی برام چەند بەو کاتەوەی بیری تقریبا 3 ساڵ لەو دەورەیە بوو 2 ساڵ و نیو بۆ 3 ئیتر دڵشادیش مردووە باوەشی باوکمەوە باوکم نازانێت کە دڵشاد مردووە کاتێکی تر لەوێ بڵین کەسێکی خۆمان نزیکە بێتەوە لێ و خاڵۆزای خۆیە بێ و ئەمانەی کە هیلاکە بێ ئەیبین باوکمە بینێت زۆر مانووە پێڵێ کاکە ئەوە چییە ئەڵێ زۆر شەکەتم دڵشادم لێ بگرە مدەدێک ئەڕوا ئەڵە بی بەرە بۆ ماڵۆ
تەسلیمی ماڵەوەی بکە و بگەڕێرەوە بۆ لای من وتی چەند مەترێک دوور کەوتمەوە لێوبانی کردم وتی تخوا برا بزانە دڵشاد ماوە وتی منیش ئاوەڕم نایەوە وتم براگیان دڵشاد خۆت خۆش وتی دەتۆ هەرچۆن کردووە بیگەێنەرە ماڵ خۆتان لەوێ بە لە حوشەکەی خۆتانە گۆڕێکی بۆ هەڵکەن بەستۆ بگەڕێرەوە سەر من دیکە هاتمەوە چاوم لێ بوو سیارە با بڵێن نەژدەی ئێران هاتن باوکتان سەرخز بردامتی هەرچی دوور بە دوور هاوارم ئەکرد و بانگم ئەکرد بگەم بۆی بگەم پیاوتی پیانە گەشتم و بردیان باوکم بەو شێوەیە با بڵین چووەتە خەسخانەکانی تاران و لەوێ لە خەسخانەکانی تاران دوای چەند ڕۆژێک چارەسەر لەوێ وەفاتی کردووە و شەید بۆ لە گۆڕستانی بەشتی زارا لەوێ بە خاک سپێراوە دایکیشم بەبری ناری کە لە عەبابەی لێ ئەو شەو مناڵی ئەبێ دوو مناڵی ئەبێ بەسکێک دوو مناڵی ئەبێ یەکێک لە مناڵەکانی هەرو دقی یەکسەر ئەمرێ دوو کوڕی ئەبێ پێڵێن سوپاسی خوا بکە خۆتۆ کوڕ بوو چاوەکانی لە سیاوەکی مایەکە لە یاوە چاوی کوێر بوو ئیترش بێتاقەتە بێ وەڵێ کوڕ بە من چی کاتێک کە چاوم نەبێ ببینم واتە ئەو کاتێک کە ئەو بارودۆخە ڕوویاوە دایکە دووجان بوو لەوێ لە دیوی ئێران بڵێن لە دایک بوون ئەو بەڵێ ئیتر هەرتی هەر ئەو دقەیە با بڵێن یەکێک لە مناڵەکان مردووە یەکێکشیان بۆ بەرەبەیانی ئەوی کەشیان با بڵێن مردووە کاتێک گوێمان لێبوو لە ڕادوی نازانم دەنگی ئەو کاتە پیانەوە نازانم دەنگی ئەمریکا ڕادوی لەندەن شتێکی وا بوو زۆر هەواڵەکەتان ژێ بوو لە ڕادیۆ دایکم قسەی ئەکرد لە ڕادیۆکەیە گوێمان لە با بڵین قسەکردنی بوو زۆر بەها شەکەتی و هیلاکی و مانووی وتی من هەیناڕمەتە ئەم خەسخانەیە و نازانم ئاگام لە هاوسەرم هەیە لە لە مناڵەکانیشم تەنها خۆم بە تاق لێرم بۆ چاوەکانیشم لە دەستیاوە و وەزئیشم زۆر باش نییە دوایە ئەوە بوو هەواڵی ئەویشمان بۆ هات کە هێناویانەتۆ لە بەهشتی زەهرا لەوێ لە بە خاک سپێرا و ئەویش شیان ناشتووە خی گەورە لە شەیدەکانی و ئەم شەیدانش خۆش بێ باش باسێکی بارودۆخی خۆتانم بۆ کە هەڵبەت دوای ئەو کارە ساتە ئەو چیرۆکەی باس کە ڕاستی چیرۆکی تراژیدایە بەڵام سەرباری ئەو کارە ساتی کە بەسەر جەنابتە هاتووە بەسەر خانەوادەکەتەوە خۆدا مەژت پێکرد قسەمان کرد 27 کەستان شەید بۆ لە بنەماڵەکەتان خێزانەکەی خۆشتان حوت نەفەرتان شەید بووە باوکم و خاڵی خۆم و خاڵی باوکم بڵێن باسی ئەو بارودۆخەم بۆ بکە دوای ئەو کارە ساتە بێگومان هەستانەوە دوای ئەو کارە ساتە قورسە بتوانێت سەر پێی خۆت بۆسی دەمێت بزانم دوای ئەو بارودۆخات چیت کردەوە چۆن توانین لەسەر پێی خۆت بۆسی بگەیتە ئەم ڕۆژەی ئێستا کە خێزانداری تو سوپاس بخوا کچێکی شت هەیە و الحەمدولله پێم وایە ئەڵەبجە و تەواوی کوردستانی شانازیتان پێوە سوپاس سەلامەت دنیا خوا وەڵا الحەمدولله من بەڵێ زۆر ناڕەحەت بوو یعنی کاتێک کە تۆ لە ئایلێکی هەشت سەر خێزانی و یابی کاتێک کە پێتەڵێن تەنها خۆماوی زۆر زەحمەتە زۆر قورسە ینی تەمەنێک کە لەو تەمەنەیە هێشتا چۆنەڵی هەست بە باوەشی گەرمی باوکەکەی بە باوەشی گەرمی دایکەکەی حەزی لە یاریکردنە لەگەڵ خوشک و براکانی لەو وەدا ئەبڕی زۆر زۆر قورسە بەڵام لەگەڵ ئەوەیە با بڵین من لە ماڵی باپیرم دایکی باوکم و باوکی بڵین باوکم زۆر نازیان پێیا بووم ینی ئەو نازە با بڵین بەو شێوەیە ئەوەنە ینی ویان لێ کردبووم تەنانەت بڵین ئامۆزاکانم بە خێلیان پێ ئەبردم یان و بۆچی جیاوازە خۆشەویستەکەی چرۆ جیاوازترە لە ئێمە ئەنی بەو شێوەیە چۆنەڵی باپیرم مەیوت ئەو لەبەرەوەی تایبەتە لە بنەماڵەیە خۆی ماوەتەوە جیاوازترە ینی ئەو خۆشەویستی و ئەتفەی کە ئەوان پێیانیا بووم بەشێک لە ناڕەحەتیەکانی بۆ کەم کردبوومەوە و کاتێکیش کە هاوسەرگیریم کرد لەگەڵ کوڕەپوری خۆم هاوسەرگیرم کردووە ئەویش چونکە لە گەڵما ژیاوە و نزیکە لێمەوە لە بڵین معاناتەکانم تێئگا و بەشداری خەمەکانم بووە پاڵپشتێکی باش بووە بۆم هەموو کات هەوڵیاوە لەسەر پێی خۆم بۆسم هەموو کات هەوڵیاوە کە ناڕەحەت بووبم بێتاقەت بووبم بە هەر شێوەیەک بێ دڵخۆشم کە هێورم کاتەوە یا بمباتە دەرەوە بۆ ئەوەی کە
هیچ نەبێت تۆزێک لە ئازارەکان پێما بێستا کچێکت هەیە شانازیەکە بە ئەلحەمدولیلا بۆ شەهیدەکانی خوا ئێستا کچەکەشم هاوسەرگیری کردو چۆتە ماڵی خۆی و ئەلحەمدولیلاش هاوسەرێکی باش و ڕێکوپێکی هەیە لە خوا بەزیاد شانازیەکە بە شەهیدەکانیەوە حتمما ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوا ئەویش بەتەکید باش دەمەوێت پەیامی تۆ بزانم بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە ئەو بارودۆخیان نەبینەوە کە تۆ پیای تێپەڕیت پەیامت چییە بەوە؟ وەڵاهی ئینسان ئەگەر ئەوەی ئەم جیلە تازانە با بڵین مەگەر نەزانن هەڵەبجە چ ناڕەحەتیەک و چه ئازارێکی چەشتووە ئێمە چەند ساڵە خۆمان لەو ئازار و ناڕەحەتیە ئەژین ئەو بارە قورسەمان لەسەر شانە لەگەڵ ئازار و ناڕەحەتیەکانی خۆمانە ئێمە هەموو ڕۆژی بۆ ئێمە هەر شانزەی سێە هەر ساتێک بکەوینەوە بیری ئازیزانمان شانزەی سێە بۆ ئێمە بەڵام لەگەڵ ئەوەیە چۆنەڵی ژیان بەردەوامە مەجبوری لە بەرخاتری چواردەورەکە لە بەرخاتری مناڵ و هاوسەر و هەنێ جار پێبەجەرگی خۆتا بنی لەگەڵ ئەوەیە ئەوانەشی کە نزیک بوون لێمانەوە هاوخەممان بوون یەکێکیش کە لە دوورەوە شتێک نازانێ داوا ئەەکەم یەک سات بێن لەگەڵ ئێمە بژین تەنها بۆ ساتێک گوێ لە ئازار و مەینەتی و نەهامەتەکانی ئێمە بگرن ئەو کاتە بڕیاربن لە دوورەوە چۆنەڵی بە چاون و قاوی بڕیار نەدەن و بەرنەهاوێن و هەنێ جار لە شۆسیالمیدا توانج و تالیقمان لێنێ. ئێستا من لە مۆنۆمنتی هەڵەبجەم دەچینە لای بەڕێوبەری مۆنۆمنتەکە کە ناوی محەممەد سعیدە و ئەو کاتەی کە کارەساتی کیمیابارانەکە لە هەڵەبجە ڕوویدا تەمەنی 6 ساڵان بوو چیرۆکی خۆیمان بۆ دەجێڕێتەوە و باسێکی مۆنۆمنتەکەشمان بۆ دەکات. باسێکی ئەم مۆنۆمنتەمان بۆ بکە بزانم گرنگی ئەم مۆنۆمنتە لە چیایە و بیرۆکەکەی چۆن بۆ سەرەتای بیرۆکەی دەست پێکردن بە دروستکردنی ئەم مۆنۆمنت. سەرەتا بەخێر بن درود و سڵاو بۆ خوێنی سەربەرزی شەیدانی کوردستان بەگشتی و هەڵەبجە و کیمیاباران بە تایبەتی ڕۆحی شەیدان ئاسوودە بێ و سەربەرزی بۆ خانوادەی سەربەرزی شەیدان. دیارە لە دوای ئاوارەبوونی خەڵکی هەڵەبجە بە وڵاتی ئێران و گەڕانەوەیان لە ئاوارەی و دووبارە دەستکردنەوە بە ژیان لە شاری هەڵەبجە گرنگ بوو کارێک بکرێت بۆ ئەوەی ئەو تاوانکاریان ڕژەین بەعسکە لە ڕابردوو ئەنجامیدا هەم لە شاری هەڵەبجە و لە تەواوی کوردستانە بە دۆکۆمنت بکرێت. بیرۆکەی دروستکردنی مۆنۆمنتی هەڵەبجە بیرۆکەی جەنابی خوا لێخۆش و سەرۆک مامجلات تاڵەبانی بووە کە لە ساڵی 2003 بیرۆکەی تەرح کردووە و هەمان لەو ساڵەدا بەڕێز جەمال بەکر قەساب وەک ئەندازیارێک لە ساڵی 2001 دەستی کردووە بە دروستکردنی مۆنۆمنتی هەڵەبجە و مۆنۆمنتی هەڵەبجیان دروست کردووە ئەمە وەکو بیرۆکەی کە بیرۆکەی بەڕێزیان بووە. دیارە ئەم بیرۆکە بۆ ئەوە بووە کە ئەو تاوانکارانە لە زیهنی هەموواندا بە زیندوێتی بمێنێتەوە لێرە بۆ ڕوون دەبێتەوە کە تاوانکاریەک لە هەڵەبجە ڕوویداوە تاوانکاریەک لە کوردستان و لە پرۆسی ئەنفال لەو بابەتانە ڕوویداوە لێرە درڕندەی ڕژەمی بەعس و سەڵام حوسێن بۆ دەرەکەوێت تا چ ئاستێک حەز و خولیان ئەوە بووە کە گەلی کورد بە هەموو شێوەیەک سەرکوتکەن جینۆسایدی بکەن لە ناوی بەرنە ڕاستیە. بەگشتی ئەم مۆنۆمنتە هەموو بەڵگەکانی تاوانکاریەکانی تێدا ئارشیف کراوە دۆکۆمنت کراوە و گرنگی تایبەتی خۆیان هەیە دۆکۆمنتکردن و ئەوەی بێتە ئێرە مەفهومێکی لەسەر کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە دەستەکەی ئەوەی بێتە ئێرە بە تەئکید وانەیەکی باش لە جینۆسایدکردنی گەلی کورد وەرەگرێت هەم لە ڕێگەی ئەوەی کە ئەگەر خۆی سەیری وێنەکان بکە یاخود ڕێبەرەکانی نێو مۆنۆمنت زانیاری پێشکەشکەن کە لێرە بە خۆشحاڵی و کۆمەڵی فەرهەمبەری زۆر باشن تۆسۆز لە مۆنۆمنتە کار دەکەن ڕێژەیەکی زۆریان لە خانەوادەی سەربەرزی شەیدانن و خۆیان شاد حاڵی زیندوی کیمیابارانن بە زمانی خۆیان دەدوێن لەوەی کە لە هەڵەبجە چیان بینیوە چیان بەسەر هاتووە و هەڵەبجەکان چ تاوانکاریەکیان بەرامبەر کراوە بە زمانی حەی خۆیان وەکوایەک ڕێک ڕۆژی کارەساتەکە و ڕۆژ تاوانکاریەکە بێ بەو شێوە میوانەکان تێگەێنن. هەڵبەت خی گەورە لە شەهیدانی جەنابەت و شەهیدانی هەڵەبجە و هەرێمی کوردستانیش بەگشتی خۆش بێت. خۆشە بزانم چەند کەس لە خانەوادەگەی جەنابتان شەهید بوون لەو کارەساتە پێم وا بێت تەنیا خۆت ماوی دێتەوە.
من بۆ خۆم لە چیمەبارانی هەڵەبجەکە و کاتەمەنم 6 ساڵ و چەند مایەک بووە کە ئاوارە بووین لە گوندەکەی خۆمان هاتوونتە شاری هەڵەبجە نیشتەجێ بووین لە ڕۆژی چیمەبارانکردنی شاری هەڵەبجە ئێمە خێزانێکی 21 کەسی بووین 7 کەسیان کە سوکار و باوکو خوشک و برای خۆم بوون بەداخەوە سەرجەمیان شەید بوون لە چیمەبارانی هەڵەبجە لەو ڕۆژە بەتەنها خۆم لە ژیان داماوم هەموو کە سوکارەکەم ڕۆحیان بەخشی بە کوردستان و ئیشاڵا بەهشتی بەرین جێگەیان بێ دەمەوێت لەوە ڕاتکێشم بۆ ئەمە هەستانەوە دووبارە لە هەڵەبجەیە ژیانکردنەوە بۆ پێیکە ئێستا هەڵەبجە لە دوای ئەو کارەساتەوە بۆ بە چەقی ژیانەوە و دەستپێکردن بە ژیانەوە دڵنیام دوای ئەو کارەساتە قورس بووە دەستپێکردنەوە و ژیانکردن دەمەوێت لە زاری جەنابتەوە ویستم بۆ کەسێک کە لە هەڵەبجە ڕزگاری بووە دووبارە ژیانکردنەوە چۆن بووە قورس بووە بەتاکید من پێش چیمەبارانکردنی شاری هەڵەبجە خێزانێکی فراوان بووین بازنی ژیانمان گەورەتر بوو و خێزانێکی خۆشبەخت و خۆشگوزەران بووین لە ڕاستیە لە هەموو ڕێک و خێزانێکی کامل بووین بەڵام بەداخەوە چیمەبارانی هەڵەبجە کۆی ئەو جوانانەی سفر کردەوە یعنی من لە خێزانێکی 7 کەسی تەنها بەخۆم ماوە تەسەور کە براد نەبێ خوشک نەبێ باوک نەبێ دایک نەبێ لەگەڵا بژی ئەمە بۆ منداڵێکی 6 ساڵان زۆر زەحمەتە بەڵام بە سوپاسەوە بۆ ماڵی باوام ننکم و باوام کە لە دوای چیمەباران من لەگەلای ئەوان ژیاوم تاوەکۆی کە توانیمە ژیانی خۆم دروستکەم ڕۆحیان شاد بەوانش لە ژیان دانەماون بەڵام من ئەوەی کە هەم ئێستا لەسەر پێم ئازیاتی توانای ئەوان لە ڕاستیە کە وەک گەنجێک بتوانم بکەمە سەر پێی خۆم بەتەکید تاوانکاریەکان لە شاری هەڵەبجە و ئەو دیمەنانێکی ئێمە بینیمان ڕەنگە هەموو کەسە نەیتوانێ بێ وەک من یاکو چەند هاوڕێکی ترم بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و ژیان بدۆزێتەوە چونکە دۆزینەوەی ژیان لە دوای لە دەستدانی کە سوکار تۆزێ ئاسان نییە بەڵام خۆشبەختانە و سوپاس بۆ خۆی گەورە من توانیم ڕێگەی ژیانی خۆم بدۆزمەوە بۆی بڵێ کۆمەڵە تەجربەی ژیان و کۆمەڵە سەختیم بینیوە لە ژیانە بەڵام ئەمانە نەبووەتە لەمپەرێک بۆی کە من بتوانم بن بڕوخێم ڕاستیا ئەوانم کردو بە هەنگاوێک بۆی کە من لەسەر پێی خۆم بوەستم و بتوانم ژیانێ بۆ خۆم دابین کەم بتوانم بەوەی ئەوەی لە ڕابردوو ڕوویداوە بۆم بیکەمە چەرچێک بۆی گەلەکەم شارەکەم ئیسفادەی لێ بکە تواناکانم پەرە پێ بدەم بۆ ئەوەی بتوانم بە قسەکانم بە کاروکردەوەکانم هەنگاوێک بووم بۆ ساڕێژکردنی برینەکانی هەم خۆم بۆ برینەکانی شارەکەم بەگشتی خۆشبەختانە توانیم ئەو ڕێگا بدۆزمەوە بە سوپاسی گەورە بۆ خی گەورە کە ئەوە ئەڵبەت پشتوپەنای خی گەورەیە کە دەستی منداڵێکی هەتی و بگرێ و نێڵێ بکوێتە سەر شەقامەکان بتوانێت ژیان دۆزێتەوە بە دەرەجەیەک بۆ دوم کە سوکارم کە پەناگەی ئەوان بوو کە من توانیم لەگەڵانە بژیم و ژیانی خۆم دۆزمەوە بەتاکید لە دوای هەر تاوانکاریە کە ڕوودەدا دۆزینەوەی ژیان ئاسان نییە هەم بۆ کۆی گشتی شارۆک هەم بۆ سەر تاکان بەڵام خۆشبەختانە هەڵەبجەیەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە 60ەکانەوە تاوەکو 92 چەندین مەرحەلی قورسی ژیان لەم شارە تێپەڕیەوە بەداخەوە کە هەمویان تاوانکاری بوون و هەمویان کوشت و کوشتاری لێکەوتوتە لەم شارە بەڵام هەڵەبجەیەکان نەبەست بوون کۆڵەدەر بوون توانیویانە بەسەر هەموو ئەو لەم پەر و تاوانکارانە زاڵ بن بتوانن ژیان بکەن و ژیانیشیان کردو و خۆشبەختانە کە ئێستامە قسە لەسەر ئەو ڕۆژانە دەکەین کە ڕۆژانی تاڵ بوون بەڵام ئێستا لێرە لەم مۆنومنتەی منە ئەوانەی کە تاوانیان بەرامبەر بەم شارە کردو خۆشبەختانە هەڵەبجەیەکان بە چاوی سەری خۆیان دەبینین کە لەناو چوون و لە ژیاندا نەماون بەڵام هەڵەبجەیەکان دەژین هەڵەبجەیەکان گوڵ دەبەخشنەوە هەڵەبجەیەکان پەیامی ئاشتی بڵاو دەکەنەوە هەڵەبجەیەکان لە نخبەی سیاسی عێراقە لە باڵا لە پلە باڵەکانی دەسەڵاتان لە زانکۆکانە هەڵەبجەیەکان لە هەرە مەرحەلە بەرزەکان ئوستادەکانی هەڵەبجەیانی لە کولتور لە مێژوو لە وەرزش لە هەموو بارەکانی ژیاندا هەڵەبجە هیچێک لەو شارە پێشکەوتوانی کوردستان کە ئەتوانم بڵێم لە هەموو کورسانە جێگەی شانازی هەڵەبجە بەدەر لە قوربانیدانەکانی ئەو مێژوو جوانانی کە لە ڕابردوو هەیەی و بۆ هەمیشەش ئەبێتە مێژووی جوان بۆ پرچنگداری کوردستان باش پێم وایە هیچ کەسێک لە تۆ شایەتر نییە بۆ ئەم ڕوودا و کارەساتی کە ڕوویداوە دەمەوێت پێم بڵیت ئەڵبەت تەمەنێکت مناڵ بۆ پێ 6 ساڵ بیت چیرۆکێک بابەتێک کە لە دەوری داما بێتەوە هەڵبەت هەم لە کارەساتەکە هەم دوای کارەساتەکە وەکو هەستانەوەیەک ئەگەر چیرۆکێک شتێک لە زیندان مەبێتەوە کە بیرت نەچێتەوە پێم خۆشە بزانم بڵێ بەڕاستی ئێمە لێرە وەک ئەوەی کە خانەوە شێدێکی لە مۆنومنتە کار دەکەین خزمەتکاری ئەو کەیسین بەرخورد و ڕوبەڕووی چەندین چیرۆک بووینێتەوە بۆ خۆم ساڵانە یەکێک لە کارەکانم بەدەل لە نووسینی کتێب ساختکردنەوەی چیرۆکی کە سوکاری شەیدانی چیمەبارانی هەڵەبجەیە لە ئەکاونتەکانی خۆم بڵاویان دەکەمەوە لە ڕاستیا من ڕوبەڕووی چەندین چیرۆکی خەمناک بوومەتەوە بۆ نمونە
یەکێک لەو چیرۆکانە چیرۆکی خاتوو زەمزەمە بۆ نمونە خاتوو زەمزەم تەنها چەند مانجێک تەمەنی دەبێت لە ڕاستیە کە چیمەبەرانی هەڵەبجە ڕوودەدا شیر خواردنی دایکی کۆچکردووی دەبێت هۆکاری ئەوەی کە زەمزەم وەفات نەکات لە ڕاستیە کە دایکی وەفات دەکات ماوەی شەو ڕۆژێک ئەم خاتونە لە ئامێزی دایکە دەمێنێتەوە لە 1-2 کیلۆمەتر دووری شاری هەڵەبجە کە کەسوکاری شەید دەبێت بەڵام قەدەری خواوا دەبێت ئەم مناڵە شەید نەبێت بمێنێتەوە لە ژیانە وەک تاقانێک بمێنێتەوە خۆی شایەتی لەسەر کەیس و چیرۆکە تاڵەکەی خۆی بدا هەر کوچە کۆڵانی بڕۆی سەدان چیرۆکی وەکم لێ دەسەکەوێت تاکە چیرۆکێک نییە من باسیکەم لێرە هەر بۆی هەموو چیرۆکان گرنگم بەنسبەت خۆمەوە هەموو چیرۆکانش بۆ خانەواتەکان خۆیان چیرۆکی جەناب تو هەموو خانەواتەکانی کارەساتی چیمەبەرانی هەڵەبجە بەڕاستی نمونەن و نمونەی سەربەرزی و خۆڕاگری هەرێمی کوردستان کە بوونەتە نمایندەی هەرێمی کوردستان با ئەوە بڵێم لە مۆنۆمنتەکە کەیسێمە لێرەین بۆ پێی کە ئەزمون و دەیوەستە خۆت جەنابەت بەڕێوەبەری مۆنۆمنتەی یەکەم پێم بڵێ چی هەستێکە دەیەکە ئێستا بوویتەتە نوێنەری شەهیدان کە هەر کەسێک دێت بۆ ئێرە ئەبیتەوە ئەوەی کە چیرۆکی کارەساتەکان پیشان بیت ئەمە بێدە پرسیارێکی تریشە لەو چوارچێوەیە پێ دوایە دەبێت چی تر بکرێت بۆ مۆنۆمنتەکە بۆ ئەوەی ڕوونتر و باشتر ئەم کارەساتە پیشانی و کەسانە بدرێت کە دێن سەردانی ئێرە دەکەن بڵێ لە ڕاستیە یەکێک لە چۆن بڵێ حاڵەتە دەگمەن و باشەکانی ئەم مۆنۆمنتە ئەوەیە تاوەکو ئێستا شاید حاڵەکان بەشێکیان بۆ خۆیان زیندون لە مۆنۆمنتە کار دەکەن ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ئەگەر خەڵکێک زیاتر حەسکا بێسەردانی مۆنۆمنت کاکە شاید حاڵە زیندوکان خۆیان بە زمانی خۆیان لە تاوانکارەکانی ڕژەین بەعەز دەبێن بە زمانی خۆیان باز لە هەموو چیرۆکەکانی هەڵەبجە دەکەن ئەمە یەکێکە لە گرنگەکانی ئەم مۆنۆمنتە بەڵێ کۆمەڵە دۆکۆمنتی زۆر باشمان هەیە ئەتوانین بڵێن هەموو تاوانکاریەکانی تێدا جێگا کراوە بەڵام لە ڕووی بینەوە لە ڕاستیە ئێمە بیناکەمان بچووکە و دۆکۆمنتمان زۆرە نەمانتوانی هەموو دۆکۆمنتەکانمان بە شێوەیەکی زۆر پێرفێکت و سەردەمیان نمایشکن لەبەرەوەی هۆڵەکانمان بچووکە پلانێکی حکوومەت هەیە بۆ فراوانکردنی ئەم مۆنۆمنتە ئومێد دەکەین ئەم پلانە ساڵان تێنەپەڕێ لە ڕاستیە ئەم مۆنۆمنتە ئەوەی کە حکوومەت پلانی هەیە ماسەر پلانی بۆداناوە بەو شێوەیە کە لە خواستی ئێمە بدابێ ئەوەدان بکرێتەوە ئیشاءالله بگینە ئەو خۆناغا ئەتوانین بڵێن ئێمە بینە خاوەنی مۆنۆمنتێکی سەردەمیانەی نێودەوڵەتی جیهانی کە ئیشاءالله تموحی هەموو کوردستان تموحی هەموو تاوانکاریەکانی لەدا تێدا جێگە دەکرێتەوە چیرۆکی سەرکەوتن لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە زۆر یەکێک لەو چیرۆکانە لوقمان عەبدولقادرە کە لە بنەماڵەکەیدا 22 شەهیدیان داوە ئێستا لە کۆمەڵەیەکدا هاوکاری ئەو کەسانە دەکات کە بە هەمان بارودۆخی ئەودا تێپەڕیوە ئێستا دەچینە لای خۆی و دەمانەوێت ئەو چیرۆکەی کە بەسەریان داهاتووە لە زاری خۆیەوە بیبیستی کاک لوقمانجان سڵاوت دەوێت سڵاو لە بەڕێزیشتان باشی براگەن ئەمڕۆ 16 سێ دەمەوێت با سەرەتا بەوە دەست پێ بکەین ئەم کۆمەڵی کەیسە تۆ تیایدایت شێوازی هاوکاریکردنەکە چۆنە چی دەکەن بۆ کەسانی کە لە دوای کیمیابارانکردنەوە بەرکەوتەی چەکی شیمیاین و لەو کارەساتیان ڕزگاریان دیارە و کۆمەڵی ئێمە پێشتر لە کاتی بەرەی کوردستانیا مەجموعەیەک دیارەم شارە وێران بووە دوای کیمیابارانکردنیشی کاتێکە حکوومەتی بەعەز گەڕایەوە خانووەکانی ئەم شارەی تەخت کرد تەنها چەند ماڵێکی هێڵابوویەوە ئەویش بۆ بارەگا حزبیەکان و مەقڕەکانی خۆیان بۆیە کاتێک کە خەڵکی دوای ساڵی 91 و خەڵک ڕووی کردەوە شاری هەڵەبجە لەسەر کەلاوەکانی لەژێر دار و پەردووە ڕووخاوەکان بەلایلۆن خۆیان بە شێوەیەک توانیان شتێک بۆ خۆیان دروستکەن ئەو کاتە دەستەیەک بە ناوی دەستەی بێسەرپەرشتانەوە ئیدارەی ئەو هاوکاری و کۆمەکانیان نەکرد کە لە ڕێگای خێرخوازانەوە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە هات بۆ هەڵەبجە ئەم کۆمەڵی ئێمە درێژکراوی ئەو دەستەیە کە ئەو کاتە مجموعەیەک خەڵکی دڵسۆز ناوێرم ناوی چەند کەسێکیان بێنم نەک ئەوانی ترم لەبیر بچێت بەڵام بەڕاستی بیرۆکەیەکی زۆر پێشکەوتوو بووە و ئەتوانم بڵێم لە ئاستی هەرێمی کوردستان یەکەم دەستە بووە کە توانیویانە
بە شێوەیەکی عادلانە هەستن کۆمەک و هاوکاری وەرگن و دابەشیکەن بەسەر شەکانتان چیە بە دیاریکراوی؟ ئیشەکانی ئێمە توانم بڵێم لەبەرەوەی ئازارەکانمان زۆرە ئیشەکانیشمان دابش کردووە مەسلەی خەمخۆری بۆ کە سوکاری شەیدان و پێدانی موچە بە کە سوکاری شەیدان خۆشببختانە توانین بە هەموو لایەک ڕاگەینەوە کاری کۆمەڵەکەی ئێمە بوو لە کاتێکە لە ساڵیادێکی مابارانی هەڵەبجە ژمارەیەکی زۆر کەم موچەیان هەبوو بۆ وارسی شەیدان ئەوانەی کە زۆرترین شەهیدیان هەبوو موچەیان نەبوو کاتێکە ئەو کات دکتۆر بەرهەم سەردانی هەڵەبجێ کردوە ئێمە برادرانی ئێمە لەگەڵی وتوێژیان کردو و ناڕزاییان دەربڕیوە لەسەر لەو دانیشتە توانیان موچە بۆ سەررجەم کە سوکاری شەیدان ببڕنەوە ئێمە ئەو کاتە لە ڕێگای سەرۆکایەتی هەرێمەوە لە ڕێگای وەزارەتی کاروباری شەیدانەوە لە ڕێگای نووسنگەی سەرۆکی حکوومەتەوە کاک نەشیروانەوە دواتریش وە بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە بەرکەوتوەکان ئەوانەی کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاوەڕەوانەی دەرەوەمان کردوون و ئێمە تەنها لایەنێک بووین بۆ ڕێکخستنی بەرنمەکان وەگەرنا وەک کۆمەڵەکەمان نە لە سەرۆکایەتی هەرێم نە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شەیدان لە هیچ لایەکە وەکو ئیمتیازێک بە ئێمە نەدراوە وەکو ئیفادێک بە ئێمە نەدراوە بەڵام لەبەرەوەی کە ئێمە خۆمان بە ئازارەکانی ئەوان ئەزانین و خۆمان بەشێکین لە ئازارەکان باشتر دەرگەکەین بۆەوەی کە چیمان پێویستە و چی پێویستە بۆ قوربانیەکان لە سەرۆکایەتی هەرێمە و کاتێکە کارمان کردووە لەو 69 بەرکەوتەیە 47یان چاندنی گلێنێ چاویان بۆ کراوە کە من خۆم یەکێکیانم و دواتریش لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە 35 کەسمان هەبووە لەو 35 حەڤەیان نیشتەرگەریان بۆ کراوە وەزارەتی کاروباری شەیدانیش ماوەیەک ئەو کەیسانەی بەڕێ کرد بۆیە سەرچاوی ئیشەکان وە کۆمەڵەکەی ئێمە بووە بارودۆخی بەرکەوتوانی چێکیمە بە شێوشی گشتی بارودۆخیان بتوانم بڵێم بە دوو بەشە ئەوانەیان کە ڕێژەی بەرکەوتەکان لە خوارەوەیە و ئەچن ئەو نەخۆشخانەیە ئێستا چارەسەر وەرەگرن چارەسەرێکی بێدایی ئەوانە تا ڕادەیەک ئیسفادەیان کردو بەڵام ئەو بەرکەوتوانەی کە ڕێژەکان لەسەرەوەیە پێویستیان بە چاندنی کۆندامی هەناسەیە پێویستیان بە چاندنی گلێنەی چاوە لە بارودۆخێکی زۆر خراپدان وە ژمارەیەکیشیان گەشتوێتە ئەوەی کە خۆیان هەستن بڕۆن لەسەر گیرفانی خۆیان لەسەر قەرز و خۆڵی خزم و کەسوکاریان زەرعی قەرەنی بکەن بۆ خۆیان بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو گەری کورد شانازی بە قوربانیەکانیەوە بە هەڵەبجە و ئەنفالەوەکە قوربانیەکانیان ئێستا خۆیان بچن بۆ نەشتەرگەری بەڕاستی ئەمە جێگەی پرسیارەوە ئەبێ هەڵوێستەی لەسەر بکرێەوە بەڕاشکاوی پرۆسەی چارەسەرکردنی بەرکەوتوان بەداخەوە پرۆسەیەکی درێژخایەنە و دەبێت ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی تەخسیسکردنی بودجەی بۆ دابنرێت چونکە ئێمە هەموو جار کاتێک بەرکەوتەیە کە ئەچێ بۆ ئێران زەرعی قەرەنی بۆ وەکرێ دکتۆر موعیدێکی بۆ دانێت کە بێ بڕواتەوە ئەگەر لەو موعیدە نەڕواتەوە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو نابێ بۆیە ئەمە بە کتاب و ناو کتاب بکەین و کتاب بگەڕێتەوە ئیشی ئێمە دەبر نابێ ئەبێ بودجەیەک پێشتر لە وەزارەتی کاروباری شەیدان ئەو بودجە مەفتوحە هەبوو تۆ بەرکەوتەیەکە بێتە ئێران لەوێ ئێستا نەماوە ئێستا بەڕێکردن نەماوە و ئەو نەخۆشخانەی کیمیابارانە وای کرد کە هەموو ئیشەکانی بەلایەکا برد کە بەداخەوە بریندارەکان لە تەواری داغڵەکرێن لە سلەیمانی داغڵەکرێن لە نەخۆشخانەکانی تر وەفات دەکەن ئەو نەخۆشخانەی کە بۆ ئێمە کراوە نەشتەرگەری بە پارەتی ئاکرێ کە ئەمە ئەبێ ڕاز بکرێتەوە ئەو نەخۆشخانەیە بۆ ئەو مهمە بەکاربێنرێت کە بۆی دروست کراوە باش دەمەوە پرسیارە کە هەڵبەت ئاگادارم جەنابشتان لەو کاتەیە لە بنەماڵەکەتانە شەیدی زۆرتانەوە دەمەوێت بە کورتی باسی چیرۆکی و کاتەم بۆ بکەی کە پێما بێ و کاتە تازە ئەسەرگیریشت کرده و باسێکی کورتم بۆ بکە دەربارەی چیرۆکی کە ئەو کاتێک گەڕایتەوە ئێرە کیمیاباران کرا دەمێت لە زاری خۆتەوە بزان دیارە ئەو کاتێک کە کیمیابارانی هەڵەبجە کرا بەپێی ئەوەی کە ئێمە ماڵەکەمان ژێرزەمینێکمان هەبوو خەڵکانێکی زۆر لە کەسوکار و لە خزم و ئەوانە لە هاتبوون بۆ خۆ پەنادان دواتر کە کیمیاباران کرا و بەو شێوەیە ئێمە بەرکەوتین بە هەر وەسیلەیەکە بوو ئێمە کەوتی نەڕێ و ئەو کاتە ڕۆشتین بۆ ئێران و زۆر بە زەحمەت ئێمە گەێنراینە ئێران و کاتێک گەیشتی دە کرماشان ئەتر لەوێ جلوبەرگەکانیان لێلا بردین و شۆردینیان و ئەتر لەوێەوە بێهۆش کەوتین تەوزەکران بەسەر نەخۆشخانەکانە دیارە کاتێک کە من تۆزێک هۆشم هاتەوە بە خۆمە ئەبینم هەموو گیانم سوتاوە و ئەوەی کە یعنی ڕۆژانە خەڵکەم ئەو پەرستارانە ئاتن بە مەقەست ئەو تلۆقوشتانیان لێ کردینەوە زۆر عەزیەتمان هەبوو دیارە ئەو کاتش ئێران بۆ
پیشاندانی ئەو وەجهەی هەڵەبجە بۆ دنیای دەرەوە هەستا بۆ بەڕێکردنی مەجموعەیەک لەو بەرکەوتوانە بۆ وڵاتانەی دەرەوە. من ئەو کاتە ئێمە براین بۆ ئەڵمانیا، من برام بۆ ئەڵمانیا، کچێکی ترمان لەگەڵا بوو، هەمان ئەو کشەژە لەو ژێ زمینەی ئێمە بەرکەوت بوو، ناوی شنۆ بوو، ئێستا لە سلەیمانیە. ئەویشیان هێنا بۆ ئەڵمانیا. دوای ماوەیەک من بە بارودۆخی ماڵی خۆمانم نەزانی بوو کە دایکم، دوو خوشکم، دوو برام و خێزانەکەی خۆم شەهید بوون. گەڕاینەوە کاتینەوە ئێران زۆر بە زەحمەت باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ خوشکەکانم و لەگەڵ براکەی یەکترمان دۆزیەوە. خوشکێکی ترم برابوو بۆ بەریتانیا، ژن خوشکێکم برابوو بۆ نەمسا و ئامۆزایەکمان برابوو بۆ نەروێژ. بەو شێوە دابش کرابووین. وەسیلەیەک نەبوو کە بزانن وەسیلەیەک نەبوو، بەڕاستی ئێمەش نەمانەزانی. دیارە ئەو کاتە لە عێراقەوە دووجار پەیوەندیان بە منەوە کرد، ئەو کاتە لە ئەڵمانیا بووم بە منیان نەوت کە سوکارەکەت شەهید بووە، گەرنا ئەوانەی کە لەگەڵ من بوون نەگەڕانەوە، ئەوان تریان نەگەڕانەوە. کە هاتینەوە بەڕاستی کارێکی زۆر زەحمەت بوو و دواتریش کە هاتینەوە لەبەر ئەوەی کە خوشکبرایەکم لە سلەیمانی بوون، هاتینەوە سلەیمانی. ئەو کاتە هەڵەبجەی مەمنوع بوو بەڕاستی، زۆر بە زەحمەت ژیانمان بەڕێ کرد تا ساڵی 92 کە گەڕاینەوە سەر کەلاوەکانی هەڵەبجە و بەو شێوە تا ئێستا ژیانمان بەڕێ کرد. باش ئەو هەموو ساڵە پێتان وایە کە دەبێت چی شتێکە کە نەکرا و دەبێت بکرێت، یاخود کرا و دەبێت باشتر بکرێت بۆ بە تایبەت بەرکەوتوانی چەکی کیمیایی؟ بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستان دەبێت چۆن بۆ کارە پێشکەوتووەکان بۆ دەرهێنانی نەوت، بۆ هێنانی خەڵکی پسپۆر، بۆ هەندێک بابەتی ڕەفاهیەت بۆ هەرێمی کوردستان کە ئێمە ئەوە بە زەرور ئەزانین، نەک بڵێ ئەوە زەرور نییە، دەبێت ئاواش بە دوای چارەسەر بگەڕێ بۆ قوربانیەکانی. ینی ئێمە ئەزانین ئەم بەرکەوتوانەی ئێمە ئەگەر بگەنە وڵاتانی دەرەوە چارەسەریان هەیە. ئێمە مامۆستا کامیلمان هەیە کە خەتەرترین بەرکەوتەی کیمیابارانی هەڵەبجە بوو ئێستا لە ئەڵمانیایە و ئەندامی هەناسەیان بۆ گۆڕیوە. بۆیە حکوومەت هێرێمی کوردستان دەبێت بە جددی کار لەسەرم کەیسە بکەوە، خەڵکانە بکاتە بەرپرس کە لە ئاستی بەرپرسیاریەتیا بێت. من ئێستا بەجەستە بمبینە هیچ کێشەیەکم نییە، بەڵام من ناتوانم بچمە لای بایعەکەمان دوو عەلاگە ئارد بخەمە ناو سەیارەکەمەوە، ئەبێ کەسێک بۆم هەڵگرێ. وێ هیوادارم کاری جددی بکرێ و حکوومەت هێرێمی کوردستان کەیسی جینۆساید بە هەند وەربگرێ لە ئاستی سەرۆکایەتی هەرێم، لە ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆردێکیان هەبێ. ئەو هەموو سەفەرانە کە ئەکرێ بە ناوی هەڵەبجەوە، بە ناوی ئەنفالەوە چ بەرهەمێکی هەبووە تا ئێستا چیان بەدەستێناوە. بۆیە بەداخەوە ئێمە سووتان خەڵک گەرمی بوویەوە. هیوادارین ئەمە لەم ساڵدا کۆتایی پێبێ و حکوومەت هێرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی خۆجێی پارێزگای هەڵەبجە هەست بە ئازاری قوربانیەکان بکات. پەشیمانی لەو شەهیدانی کە داوتان؟ کەس حەز ناکە عەزیزەکانی لەدەست بدا و بە دڵنیایەوە من حەزم کرد خۆم بمرم، نەک ئەو ئازیزانم لەدەست بچێ. بەڵام کاتێک کە ئینسان تەمەنی کۆتایی پێهات، بۆیە شانازیەکەم بە شەهیدەکانمەوە، بەم کەم و کورتیی هەرێمی کوردستانەوە کە هەمانە، بەوەی کە ئێستا هەمومان بە ئومێدی باشتربوونی هەوڵ ئەدەین، نەک بە ئومێدی ڕووخاندنی. شانازی ئەەکەم بەو هەرێمەوە کە ئێستا خۆمی تێدایە، لەبەرەوەی کاتی خۆی ئێمە تەمەنمان هەیە و ئەزانین ڕژێمی بەعس ینی بەدەر لەوەی کە هیچ ئازادیەکی نەهێڵا بوو، هیچ تاکێک خاوەنی خۆی نەبوو، بەم والید ئەیگرتی، نەقلی ئەکردی، ئەی بردی، ئەی هێنای لە دێکەی خۆت ڕایە گواستی. ئەوانە هەموو تاکی کوردی وای لێ هاتبوو، کەس توانە بڵێم خاوەنی خۆی نەبوو. بەڵام ئێستا بەم هەموو کەم و کوڕیانەوە کە هەیە، بەم هەموو گلەیانەوە کە هەیە، ئێستا تا ڕادەیەک ئەوە تا من گلەی یەکەم لە ئیداری شارەکەی خۆم. و ئەمە بەڕاستی بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە. بەڵام ئازارەکەی ئەوەیە ئەو کاتێک کە بەعسیەکان وایان لێکردوون، عەرەب بوون، شۆڤێنی بوون و قبوڵیان نەبوو گەلێکی تر هەبێ. ئەوەی کە ئازاری ئێمە ئەدا ئەو کەسەیە کە لە پاڵ ماڵەکەی منە، ئەو کەسەیە کە هاوزمانەکەی خۆمە، ئەو کەسەیە کە لە عەشرەتەکەی خۆمە. بۆیە ئەمانە ئازارەکەی ئێمە زیادەکە. وەگەرنا من پەشیمان نیم لەوەی کە کردومە وەک کۆمەڵە، پەشیمانیش نیم لەو خوێنەی کە داومە بۆ کوردستان. باش، ئەوەی ئەوانی کە کارەساتی 1970یان نەبینەوە 1970 پێت وایە دەبێت چی بکرێت بەوەی نیشانیان بدرێ، یاخود باشتر بڵێم ئەمنەوەی کە ئێستا هەیە
بۆی ئەم کارەساتەی نیشان درێکەوە دە جەنابەت نمایندەی و کارەساتاکەیت و چیرۆکی خۆت دەجێڕیتەوە کە لەو کاتەیە. بەڕاستی ئەوە شێک لە کەم تەرخەمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانیوە ئەو هەموو قوربانیە کە گەلی کورداویەتی بیکاتە بەرنمەیەک لە ناو پرۆسەکانی خوێندن جێگەی بکاتەوە بیکاتە منهەجێک کە بەپێی ئەو قۆناغی کە قوتابیەکە هەزمی بکاتەوە ناکرێ مناڵێکی سەرەتایی بینی بۆ مۆنەمەتی هەڵەبجە ئەبێ لە مەرحەلەی زانکۆ بینی هەڵەبجەی پێ پیشان بدەیت بۆیە کەم و کوڕەکان ئەوەش ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی لە ڕێ من هەجەوە بکرێتەوە. بەڵێ من هیوادارم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان نەک تەنها بۆ هەڵەبجە بۆ کیمیابەرانی هەڵەبجە بۆ هەموو قوربانیەکانی گەلی کورد بۆ بارزان بۆ گەرمیان بۆ فەیلیەکان بۆ ئەوانە منهەج هەبێ و ئەو کەسانەی کە لەگەڵ لایەنی حکوومەتیا کردو ئێمە بە نووسراوێکی ڕسمی کاتی خۆی وەزارەتی خوێندنی باڵامان ئاگادار کردەوە و ئێستش داواکارین لە پارێزگای هەڵەبجە لە بەڕێوەبەراتی تەندروستی ببوورە بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجە با ئەو دەست پێشخەری لە ڕێ ئەوانەوە بێت کە منهەجی خوێندن هەفتەی یەک دەرس بۆ مێژوو گەلی کورد بەڕاستی ئەوەی کە ئێستا نەوەی کە ئێستا لە تەمەنی 25 ساڵی و 30 ساڵیدایە 25 ساڵیدایە ئەو ڕابردووی لەبیر نییە ینی هەندێک ئێستا مناڵەکانی خۆم مەگەر زۆر جان نامیرکەکان ئەو شتانەی کە باسی ژیانی خۆم کردووە لەوێ کەوتبێ خوێند بێتیانەوە وەگەر ناتوانم بڵێم دراوسەکەی ئێمە بەوەی من نازانێ ئەوەی کە بەدەست هاتووە بە بەلاش بەدەستمان نهاتووە ئەو هەموو خوێنەی بۆ دراوە ئەو هەموو پێشمەرگەی شەید بووە ئەو هەموو خەباتەی بۆ کراوە ئەو هەموو زیندانی سیاسی و ئەنفالکردن و ئەوانە بەڕاستی کەسێک نەیبینی بێ ناتوانێت تعبیری کە کەسێک نەیبینی بێ ناتوانێت من ئێستا نازانم چۆن وەسفی هەڵەبجە بکەم ئەوەی کە بینیومە بۆ تێوبگەێنم هەرچی ئەەکەم ئەوەی لە ناخمایە دەرنابڕێت وشەکان ناتوانن ناخم خاڵی بکەن. وەکەمیشە کورد بەردەوام چاوی لە ئاشتی بووە و لەو پێناوەشدا بەرگری کردووە هاوکات لەو پێناوەشدا باجی زۆری دا و هەموو کات زوڵمی لێکرا و چەوسێنراوەتەوە بەڵام سەرباری هەموو ئەو بارودۆخانە هەستاوەتەوە سەر پێی خۆی و بەدەنگێکی دلێر و توێتی هەر کورد بووین و هەر کورد دەبین. هەڵەبجەش لە دوای ساڵی 1970ەوە سەلمێنەری ئەوە بووە کە کورد لە دوای هەموو بارودۆخێکی ناهەموار توانیوێتی خۆی لەسەر پێی خۆی بوەستێت و ئەم شارە گوڵی ژیانی سەر لە نوێ خونچەی گرتووەتەوە و باوەشی بۆ ژیانێکی نوێ کردوێتەوە. Thank you.